هاوڵاتیان هێڵەبجە بە گەرمگوڕی پێشوازی لە جژنی ڕەمەزانی پیرۆز دەکەن و ئامادەکاری بۆ دەکەن. لەگەڵ دەستپێکی دابەشکردنی موچی مانگی سێ هاوڵاتیان زیاتر دڵخۆشن و بازارەکانیش جم و جوڵیان زیاتر بووە. وەڵای عادەتەن جژنی ڕەمەزان ئامادەکاری بۆ ئەمشەو بە تایبەتی شەوی 27 ڕەمەزانە، شەوێکی پیرۆزە لە ئیسلامە، شەوی قەدرە، ئەوە تایتر خەڵکیش وردە وردە ئامادەکاریەکە بەرەو جەژنە ڕۆین چکلێت و ئەو شتانەکردن. ئێمە لە مایەکە بە ڕۆژوو بووین، باشە لەم کاتە کە بەرەو جەژنەچین بێ خۆمان ئامادەکەین بووی و ئەوەی کە گرنگە ئێمە داوای لێ خۆشببوون لە خوای گەورە بکەین لەم سەرەتاوە، خوای گەورە لێمان خۆش بێ. ئامادەکاریەکانی چین؟ ئامادەکاریەکانی ژەوەیە کە تۆ کارێک نەکەی کە خوای گەورە لێت ناڕازی بێت، خوای گەورە لێت عاجز بێت، کارێک نەکەی کە دژی بنەماکانی ئاینی ئیسلام بێت. هاوڵاتیان دەڵێن مسلمانان تەنیا دوو جەژنیانەیە، ئەویش ڕەمەزان و قوربانە، بۆیە بە گەرمگوڕی پێشوازی لێ دەکەن و بەرز ڕای دەگرن. ئێتر وردە و دەخەڵک شتا کڕێ بەتابەتی کە دوای ئەوەی کە بیستوانەکەەوە موچەدا بەشەکرێت بازار جوڵەکی دەکەوتەوە سپاس بەخوای گەورە. خەڵک کام چکلێتە زیاتر دەکرێت، قاوە کڕێ میوە وەڵا هەر کەس حەزی لە چی بێ ئەوە ئەکرێ، هەیە حەزی لە قاوەیە، حەزی لە میوەیە، حەزی لە هینەکانە بڵێن گوێزە هیندەکانە، هەیە حەزی لە شۆفانە، هەیە حەزی لە ترش و شیرینە، هەر کەس بە ڕۆبەتی خۆی حەزی لە چی ئەوە ئەکرێ. گرنگەوەی دەستێکردەوە بە کڕینی قەیسی و کشمیش و ئەیکین بە جەژن وردە وردە ئینشاءڵڵا. قەیسی فاسولیاش لەولاوە بازاڕی هەیە، بەهارات بازاڕی هەیە، لەخوا بە زیاد بێت. ئەبێ ئەم جەژنە زۆر بەرز ڕابگیرێ، لەبەرەوەی جەژنی مانگی ڕەمەزانە، جەژنێکی پیرۆزە، جەژنێکی ئەبێ بەرز ڕایگیری، هەموو کەسێ بچێتە ماڵان جەژنە پیرۆزەکە، گەر نازایەک لە یەکە، خەڵک دڵی یەک نێشێن، یەک مانگە مسلمانان لە مزگەوتە ذکرەکەن و لەخوا ئاپارێنەوە. هاوڵاتیان دڵخۆشن بە ئەنجامدانی عیبادەتەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز و بەدەستێنانی ڕەزامەندی خوای گەورە. خۆشیان بۆ جەژنی ڕەمەزان ئامادە دەکەن و وەک یەکێک لە شەعائیرەکانی خوای گەورە و دڵخۆشیی ڕۆژوانان لە دوای مانگێک لە خۆگرتنەوە لە ئارەزوەکان. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.